بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. باسی لێبوردەیی لە ئیسلامدا دەکات، واتە یەکێکی تر لەو سیفەتە جوانانەی کە ئینسانی مسلمان، ئینسانی ایماندار ئەتوانێت جێبەجێ بکە لە کار و ئاکاری ڕۆژانەی خۆیە. پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي عن جابر رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: رحم الله رجلا سمحا إذا باع وإذا اشترى وإذا اقتضى. واتا پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرميت رحمتي خوا لو كسبه كاتي لێبوردەیە لە کڕین، لە فرۆشتن و لە کاتێ بڕیارداندا. یعنی ئەم سێ سیفەتەی کۆ کردێتەوە، ئەم سێ مامەڵەی کۆ کردێتەوە لە یەک سیفەتە. ڕەحمەتی خوا لەو کەسە بێ، بۆ نمونە چی بێ؟ لێبوردەیی هەبێ لە چییە؟ کاتێ شتێ ئەفرۆشێ و کاتێ شتێ ئەکڕێ و کاتێکش بڕیارێک ئەدا لە ئیشێکە. لەم سیانەدا لەسەر خۆی بێ، لەسەر خۆیی هەڵبژێرێ. ئەمە سیفەتێکە، چووکە لەسەر خۆیی هەموو شتێ جوانەکە. هەر شتێ ئەتەوێ جوان بێ لەسەر خۆت بە، پەلەمەکە هەڵمەچۆ لەسەر خۆت ئیسراحەت بڕیار بدە. ئەو شتە چەنێ تەنانەت ئەگەر ناشرینیش بێ ئەتوانین جوانتری کەینەوە. بەم سیفەتە جوانە، بە تایبەتی لە کڕین و فرۆشتن. چکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێ کردووە لە کڕین و فرۆشتندا و لە بڕیاردانیشە. چکە بڕیاردان ئەبێ ئەو ئینسانە ئاگای لە خۆ بێ. لە شەرعا کەسێک ئەگە ئاگای لە خۆی نەبێ بڕیارش بدا، بڕیارەکەی نابێ جێبەجێ بکرێ. ئەگە دادوەر بێ، ئەگە ڕێی وڵات بێ، ئەگە لە سەرە مەرگا بێ، نابێ جێبەجێ بکرێ. هیچ کامی لە شەرع ناخواتەوە. ئێستا من و تۆ ڕۆینەوە بۆ ماڵ، ئاگات لە خۆتە، ئاگام لە خۆمە، هەموو قسەیەکەکەین بەڵێ، بەس کەوتیتە نەخۆشی. لە دوای نەخۆشیەکە کە سوکارت کۆ کردەوە، وتت ئەوە مڵکەکەم و ماڵەکەم بۆ کوڕەکەم و بۆ کچەکەم و فڵام، دوای ئەم پیاوە وفاتی کرد، هاتیتە لای مامۆسای وتت وەڵا کاکە لە دوای نەخۆشیەکەی ئەوە نابێ ئیقراری پێ بکەی، چکە مرۆڤ ئاگای لە خۆی نییە. ئەبێ ئینسان ئاگای لە خۆی بێ شتێ قەرارەدا و بڕیارێکەدا. هەموو شتەکانی ترش وایە، چکە ئەبێ ئەو مرۆڤە لە حاڵەتێکە ئەبێ حاڵەتەکەی تەواو دەرونی ئاسایی بێ. ئەگەر ئەوەی تیانە بێ، شەرع بڕیار نادا بەو شتانە و ئەو بڕیارێشە زیێرەکەی زۆر جار بە زەرەر ئەشکێتەوە. ئیسا ئینسانی تووڕوو کاتێ بڕیارەدا، ئەگە بۆ خۆشی بێ، بۆ کەسێکی تر بێ، بۆ هەرکێکش بێ، هەرچیە بێ، سێرەکەی بڕیارەکەی باش نییە، بە مەسلحەت ناشکێتەوە.